سڵاوی خۆی گەورەتان لێ بێوم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان و بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێکی ئەم کوچەی ئەم وڵاتەدا هەن یا لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا هەن جوانترین سڵاوی خواتان لێبێ ئومێدەکەین بڕگە و بابەت و بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان جێ ڕەزامەندی و سوودی ئێوەی عزیز و خۆشەویست بێ. تەوەرەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە سێ تەوەری سەرەکی پێگاتوون. تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەتوانین بڵین کۆی تەوەر و بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بڕگە و بابەتی هونەری و ئەدەبی و وەرزشین کە ئومێدەکەین ئەمڕۆ دەروونێکی ئارام و بەم بەیانیە زووە بتوانن لە ڕۆحێکی وەرزشی و هونەری و ئەدەبیدا کاتەکانتان بەسەربرن لە بەدیار بەرنامەی پەیامی ڕۆژەوە. ڕێبەری وەرزشی بەتایبەت ڕێبەرێکی وەرزشی کە لەلایەن یەکێک لە ڕۆژنامە نووسە بە ئەزمونەکانی بواری وەرزشەوە ئامادەکراوە قسەکردن لەسەر ئەزمموی خۆی و ناوەڕۆکی ئەو ڕێبەرە وەرزشیەی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. بەهرە و دەنگخۆشی خاوەن پێداویستێکی تایبەت بە کۆمەڵێ لە سرود و گۆرانیەکانی خۆی کە بەرنامەکە دەڕازێنێتەوە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ و هەروەها هونەرمەندێکی دەستڕەنگین تابلۆکێشێکی دەستنەخشین و دەستڕەنگین لە ستۆدیۆ هەر لە ئێستەوە لەگەڵمانە بێ بۆ کێشانی یەکێک لە دیمەنە جوانەکانی سروشت بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و بابەت و زانیاری بەسوود کە لە نێو بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژماندا جیان کراوەتەوە. بەڵێ عزیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان فەرمون با پێکەوە بینەری بین. عزیزان ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژۆ گرنگانەی کە لەمڕۆدا ڕوویانداوە. گرتنی دوایین کۆشکی مەملەکەتی غەرناتەی دەسەڵاتی ئیسلامیەکان لەلایەن خاچپەرستەکانەوە ئەوەش بەهۆی مەکوڕی خاچپەرستان و ناکۆکی و ناتەبایی نێوان سەران و دەسەڵاتدارانی ئیسلامیەوە کە بەو گرتنەش کۆتایی بە دەسەڵاتی سیاسی و جوگرافی ئیسلامی هاتوو وەردە ئیسلام لە کیشوەری ئەوروپادا دەسەڵاتی سیاسی و سەربازی نەما. غەرناتە یەکێک بوو لە ویلایەتە گەورەکانی ئەندەلوسی وڵاتی ئیسلامی و بە یەکێک لە ڕازاوەترین و پێشکەوتوترینی شارەکانی دنیادا دنرا لە ڕووی زانستی پزیشکی و گەردونناسی و بوونی گەلێک مزگەوت و زانکۆی پێشکەوتەوە. مەملەکەتی غەرناتە ئاڵای تایبەت بە خۆی هەبوو دروشمی یەکتاپەرستی خوا و تەوەکل بە خودای تێدا جێکرابوویەوە. 8 ساڵی 1937 مۆرکردنی ڕێکەوتنامەی سەعد ئابادی نێوان هەر چوار وڵاتی تورکیا و عێراق و ئێران و ئەفغانستان لە کۆشکی سەعد ئابادی تاران بۆ بڕیاردان لە لێدان و کۆتایی هێنان بە جوڵانەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد بەهۆی ئەوەی کۆبوونەوەی چوار لایەنەکە لە کۆشکی ڕازاوی سەعد ئاباددا بوو بۆیە پەیماننامەکەش بە پەیماننامەی سەعد ئاباد ناوی دەرکردووە. 8 ساڵی 1972
دەستگای خوێناوی مۆساد هەستا بە تەقاندنەوەی ئۆتۆمبیلەکەی نووسەر و ئەدیبی فەلەستینی غەسان کەنەفانی لە شاری بەیروتی پایتەختی لوبنان. ناوبراو ڕۆمان نووس و ڕۆژنامەنووسێکی ناوداری فەلەستینی بوو. 1970 ساڵی 1982 ڕووداوی قەسابخانەکەی گوندی دوجێل لەسەر دەستی سەدام حسێن و دارودەستەکەی دژی دانیشتوانی گوندی سەرسنووری دوجێل، ئەوەش پاش ساڵێک لە هەڵگیرسانی جەنگی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران هات کە دوجێل گوندێکی سەرسنووری هەردوو وڵات بوو. سەدام بە مەبەستی بەسەرکردنەوەی سەرباز و سوپاکەی سەردانی ئەو گوندەی کردبوو. لە کاتی دابەزینی و پێشوازی خەڵک و سەربڕینی مەڕ و ماڵاتێکی زۆر بووی، ئافرەتێک لە دانیشتوانی ئەو گوندە هەردوو لەپی دەستی خوێناوی کرد و سیارە سپیەکەی سەدامی بە خوێنەکەی دەستی دەستنیشان کرد و لە کاتی گەڕانەوەی سەدامدا ئۆتۆمبیلەکەی درایە بەر دەستڕێژی گولە و لە تۆڵەی ئەو کارەشدا سەدام 148 هاوڵاتی ئەو گوندەی کوشت و بە عەمالەت و بێگانە پەرستی و جاسوسی بۆ ئێرانیشی تۆمەتبارکردن. سەرنجام دادگای باڵای تاوانەکانی عێراق بەبێ دادگای سەدام لە تاوانەکانی ئەنفال و کیمیابارانی گەلی کورد لەسەر ڕووداوی دوجێل سەدامی دادگایی کرد و سەرنجام بڕیاری لە سێدارەدانیشی بۆ دەرکرد و جێبەجێش کرا. 1970 ساڵی 2003 حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق پۆڵ برێمەر بڵاوبوونەوە و کارکردن بە دراوی نوێی عێراقی دوای نەمانی حوکمی سەدام حسێن ڕاگەیاند و ئەو دراوەش بە دراوی چاپی برێمەر ناوبانگی دەرکرد و 1 دیناری چاپی سویسری بەرامبەر بە 150 دینار چاپی نوێ و 150,000 چاپی نوێش بەرامبەر بوو بە 1000 دیناری چاپی سویسری. بەوەش کۆتایی هێنا بە دراوی عێراقی سویسری کە تایبەت بوو بە ڕژێمەکەی سەدام حسێن و تا ماوەیەکی زۆری ژوێنەی سەدام حسێن بە بەشێک لە دراوەکانی عێراقەوە دەلکێنرا. شایانی باسە دراوی نوێی عێراقی حەوجۆری هەبوو لە 50 دیناریەوە تا 25,000. لەم ساڵانەی دوایشدا دراوی 50,000 چاپی نوێی دەرچوو. ئەمە لە کاتێکدا چاپی سویسری تەنها 1 دیناری کانزایی و 5 دیناری و 10 دیناری هەبوو. بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ وەک ئاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی وەرزشیە و قسەکردنە لەسەر ڕێبەرێکی ڕۆژنامەوانی بەتایبەت ڕێبەرێکی وەرزشی. بەر لەوەی بچینە لای میوانەکەمان و لەسەر تەوەرەکە قسە بکەین، پەیامنێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانیەوە ڕاپۆرتێکی لەسەر ئەو ڕێبەرە وەرزشیە و ئەزمموی دانەرەکەی بۆ ئەنجامداوین. با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین و پاشتر دێینەوەلاتان بۆ قسەکردن لەسەر تەوەرەکە. لە ڕۆژی ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهان ڕێبەرێکی ڕۆژنامەوانی وەرزشی بڵاو کرایەوە کە بۆ یەکەم جارە لە مێژووی ڕۆژنامەگەری وەرزشی بەرهەم هاتووە. دوی حەوتی هەموو ساڵێک بە ڕۆژی ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهان ناسراوە، بەڵام لە کوردستان لەو ڕۆژەدا یادی بۆ نەکراوەتەوە. ئەگەرچی چەندین ساڵە ڕۆژنامەوانی وەرزشی لە نێو میدیای کوردی هەیە، بەڵام لەم ڕۆژەدا ڕۆژنامەوانێکی کورد بەرهەمێکی ڕێبەری بڵاو کردەوە بە ناوی ڕێبەری ڕۆژنامەوانی وەرزشی. ڕێبەرەکە دەبێتە یەکەمین سەرچاوەی ڕۆژنامەوانی وەرزشی کوردی کە لە 100 لاپەڕە پێک هاتووە و باز لە چەندین تەوەری پەیوەست بە بوارەکە دەکات. ئەم کتێبە یەکەم بەرهەمی ڕێبەری ڕۆژنامەوانی کوردیە. دەتوانین بڵین وەکو یەکەم سەرچاوی ڕۆژنامەوانی وەرزشی لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی دەتوانین بەکاری بێنین. کتێبەکە لە 100 لاپەڕە پێک هاتووە، باز لە چۆنێتی ئەوە دەکات چۆن کەسێک دەتوانێت بێ بە ڕۆژنامەوانیشی وەرزشی لە ناوخۆ لە دەرەوە و چۆن دەتوانێت خۆی بگەینێتە ئاستەوەی کە بتوانێت ڕۆماڵی پاڵەوانێتی ژیانەکان نێودەوڵەتیەکان کیشوەرەکان کە هەمووی بە ورد و درشتی باس کراوە لەوەی چۆن بێتە ئەندامی سندیکا ڕۆژنامەوانی ژیانیەکان. کتێبەکە بە تیراژی 500 دانێ و بۆ پێشکەش دەکرێت بە تەواوی کتێبخانەکان لە سەرجەم شار و شارۆچکەکان بە تەواوی ڕۆژنامە نووسان بە زانکۆپی ماگەکانەوە بە و فێرخوازانی کە دانەوێت بواری بێنە بواری ڕۆژنامەگەری وەرزشیەوە. یەکێتی ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهان بارەگای لە برۆکسلی پایتەختی جیهانە و زیاتر لە 200 ئەندامی لە وڵاتان هەیە و لە هەرێمی کوردستانیش چەند ڕۆژنامە نووسێک کە بە پەنجەکانی دەست دەژمێرێن ئەندامی ئەو یەکێتیان. دیارە هەموو هەوڵێک لە بواری ڕۆژنامە نووسی کوردیا ئیتر نووسین بێ حەچی نامیلکەیەک بێ، کتێبێک بێ، دەلیلێک بێ، قاموسێک بێ، حەچیەک بێ بۆ خزمەتی
بوارەکە شتێکی گرنگە من لێرەوە سەرەتا دەستخۆشی لەکەم بەڕاستی بمانێ و نەمانێ ئەمانە خۆیان بۆ خۆیان گەورەترین خزمەتن ئێمە بەعکسی هەموو بوارەکانی ترەوە بەعکسی بواری سیاسیەوە بەعکسی بواری هونەریەوە بەعکسی بواری ئەدەبیەوە کە ئەوانە دەوڵەمەندن بە سەرچاوە دەوڵەمەندن بە کتێب دەوڵەمەندن بە نامیلکە دەوڵەمەندن بە هەمووینەکان ئێمە لە بواری وەرزشەکە زۆر هەژارین ئێمە ئەگەر خوێندکارێک لە زانکۆیەک یان لە شوێنێک بیەوێ دیراسەیە بکات لەسەر شتێکی کوردی لەسەر نووسینێکی کوردی لەسەر بابەتێکی وەرزشی کوردی مەواد نییە لە بەردەستیا کتێب نییە لە بەردەستیا ئەمانە بۆ خۆیان ئەبن بە مێژوو بۆ ڕۆژنامەنووسی کوردی و من لێرەوە دەستخۆشی لەکەم و دیارە هەموو ئەو هەوڵانە بەرزە نرخێنم ئێمە وەک لیژیۆن ئۆلمپی ینی خۆتان دەزانن کە لیژیۆن ئۆلمپی بۆ ماوەی 4 ساڵە بودجەی نەماوە ئێستا کە بودجە گەڕاوەتەوە دەتوانین هاوکاریان بکەین بۆ بەشداریان لە هەموو ئەو خولانی کە لە عێراق و لە کوردستانە دەکرێت ئەمە لایەکە لایەنشی دیانەوە کە ئەگەر بۆ چاپکردنی کتێب بەڕاستی پێویستە بەڕێوەلایەتی چاپەمەنیەکان هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوە مۆزارەتە بەبێ جیاوازی وەکو لایەنەکانی تر بوارێکی باش بە ڕۆژنامەنووسی وەرزشی و ئەو کەسانی کە نووسینە سەر وەرزشەکەن و ئەو بڵاوکراوانی کە پێویستە چاپکرێت و بکرێتە کتێبخانەی کوردی ئەم بەڕێوەلایەتیە بە شێوەیەکی وە یەکسان و بە یەک چاوسەیری هەموو ئەو نووسەرانە بکات بۆ ئەوەی بەرهەمەکانی ئەمە چاپگەێنێ نووسەری ئەم کتێبە دەیەوێت هەنگاوەکەی بکرێتە سەرچاوەیەک بۆ خوێندنیش لە بەشەکانی ڕاگەیاندن لە زانکۆ و پەیمانگاکان چونکە ئەم بوارە تا ئێستا بایەخی پێنەدراوە بۆ فێرخوازان لەو ناوەندانەی خوێندن. ئەردەڵا مەحەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ ئەو تابلۆ جوانانەی کە لە نێو ستۆدیۆیا دەیبینن بەرهەم و دەزڕەنگینی یەکێک لە هونەرمەند و تابلۆ کێشەکانی شاری سلێمانی بەڕێز مامۆستا بەهرۆز محەممەدە کە بە درێژایی بەرنامەکەمان لەگەڵ تەوەرەکانی ترا بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە و یەکێک لە دیمەنە جوانەکانی سروشتی کوردستانمان بۆ دەنەخشێنێ و بۆ دەڕازێنێتەوە واتە پیشانی ئێمە و ئێوە شیە دەدا و پێشکەشی ئێوە و ئێمەشی دەکا بەڕێز مامۆستا بەهرۆز محەممەد بەر لەوەی بچمولاتەوەرەکە زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون و ماندوو نەبی. زۆر بەخێر بێ. بەر لەوەی بچینە لای تەوەرە وەرزشیەکەمان با بزانین جەنابەت وێنەیەکمان بۆ کێشێگە باسێکی بکەیت و زۆر باشە سەرکەوتوبی ئیشەڵا پاشتر دێنەوە لات و سەیری وێنەکە دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستان ڕۆژی 2 حوتی هەموو ساڵێ بە ڕۆژی ڕۆژنامەگەری وەرزشی جیهانی دیاری کراوە. ڕۆژنامەنووسێکی بە ئەزمون و بە توانای کوردستان بۆ یەکەم جار لە مێژووی ڕۆژنامەگەری وەرزشی کوردیدا لەو ڕۆژەدا ڕێبەرێکی وەرزشی لە شاری سلێمانی دەکاتە دیاری وەرزش دۆستان و تەواوی ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە بواری مێدیا و مێدیای وەرزشیدا کارەکەن. ئێمە بمڕۆ بۆ قسەکردن لەسەر ئەم ڕێبەرە وەرزشیە و ئەزمونەکانی ئەو وەرزشوانە بە ئەزمونەی کوردستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان بۆ بەڕێز هەرێز جەمال ڕۆژنامەنووسی وەرزشی تەرخان کردو. مامۆستا هەرێز زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. چۆن بوو بۆ یەکەم جار وەک ڕۆژنامەنووسێک بیرت کردەوە لەوەی کە ڕۆژنامەنووسانی کوردستان یان مێدیای وەرزشی لە کوردستان پێویستی بە جۆرە ڕێبەرێکی لەم شێوەیە هەیە تا بەرچاوڕوون بن تا بزانن بۆونە چۆن هەواڵی وەرزشیدا ڕێژن چۆن هەواڵەکانە گەێنن بە وەرگر و بە خوێنەر. سپاس بۆیەوە ئەوەی زیاتر تەرچیزی من بوو لە دوو تەوەرە خۆی ئەبینێتەوە لە بەرهەمێنانی ئەم ڕێبەرە توانین بڵێ وەکو ڕێبەری ڕۆژنامەوانی ڕاستە کتێبێکە بەڵام ناوێنانی قورس ناوێنانی کتێب لەم پرۆژەیە کەمێ قورس بوو ناومان ڕێبەرێکی وەرزشی یەکەم نەبوونی هیچ سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی وەرزشی لە کتێبخانە و لە میدیای کوردیدا بە مێژووە ینی بڵین نزیکەی 25 ساڵە بێ بە شێوەیەکی فراوان ینی میدیای وەرزشیە بۆ بە تایبەتی لە ڕێی پاشکۆکانەوە لە ڕێی ڕۆژنامەکانەوە بووە لەم دوایانە بە شێوەیەکی بەرچاو خۆتان زانێ میدیای وەرزشی تەواو پێشکەوتووە لە هەموو جیانەوە لە کوردستانە بە تایبەتی نەبوونی هیچ سەرچاوەیەک بوو لە کتێبخانەکانە چ بە زمانی کوردی بێ و تەنانەت چ بە زمانی عەرەبیش بێ ئەمە هۆکاری یەکەم. هۆکاری دووەم نەبوونی
سەرچاوەیەکی تر لە زانکۆ و پەیمانگاکانە خۆمان زین لە زانکۆ و پەیمانگاکانە بەشی ڕاگەاندن و ڕۆژنامەوانیمانێ من خۆم دەچووری بەشی ڕاگەاندن ڕۆژنامەوانیم لە پەیمانگای تەکنیکی سلێمانی 9 ساڵ لەمەوپە یعنی لە ماوەی ئەم 25 ساڵەدا کە ئەو زانکۆ و پەیمانگایانە بەشیان کردوێتەوە تەنانەت بە وانەیەکیان ڕانەبینیوە کە باز لە میدیای وەرزشی بکات چۆنێتی داڕشتنەوەی هەواڵێکی وەرزشی بکات دەیان فێرخوازبانە بۆ لە کوڕ و لە کەجات چۆتە ئەو بەشانەوە هاتووە و توێتی من حەزەکەم بم بە پەیامنێریی وەرزشی وەکو حەزەکەم بم بە پێشکەشکارێکی وەرزشی بەڵام ناتوانم یعنی هەواڵێکی وەرزشی دابڕێژمەوە فێر نەکراوە من هاتوومەتە ئەم شوێنە فێر بکرێم لە ماوەی ئەم 4 ساڵە یا 2 ساڵە بێ تەنانەت یعنی بەلاپەڕەیەک باز نەکراوە بەدەر لەوەش لە ڕۆژنامەوانی تایبەتمەندیشە من ئەو کتێبە یعنی ماوەیەکی زۆر پێوەی سەرقەڵ بوون چەندین سەرچاوی کوردی گەڕام یعنی باوەڕکە لە لاپەڕەیە دوو لاپەڕەیە باز کراوە ئەمیش بۆ بە شێوە کلاسیکی کۆنەکەی باز کراوە چەند کتێبێکی عەرەبیە بۆ کەوەکو سەرچاوە توانم بڵم کە خۆم لە وڵاتان دەستم کەوتووە ئەوانیش بە شێوەیەکی باز کراوە بە شێوەیەکی فراوان بەڵام ئەوە نەبووە کە بکرێتە سەرچاو هەیە زمان نازانێ بۆ ناوەڕۆکی ئەم کتێبە ناوەڕۆکێکی مێژوویە زانیاریە خۆی کتێب کە کتێب یاخود ڕێبەر کە تۆ دروستی دەکەی بەرهەمی دێنی کۆمەڵێک بنەمای زانستی و ئەکادیمی هەیە کە لەسەر ئەم کتێبە یەکەم بۆ نمونە ئەم کتێبە هەر لە سەرەتاوە کە دەست پێکراوە بە هەنگاوەکانی یەکەم من ژماری سپاردنم بۆ وەرگرتووە یەکەم کتێبە کە ژماری سپاردنی بۆ وەرگیرێت بە شێوەیەکی زانستی ئەم کتێبە بخرێتە بەرەمە چکە بۆ ئەمە دەچێتە مێژووە خۆتا زانی کە ئەچێتە کتێبخانەکانەوە ئەم ڕێبەرەی تۆ زانیاریەکانی ئەوەندە تەواون یان بە شێوەیەکی کە بڵێ ئەوەندە سوود بەخشن ئێستا باز لەوە بەسمەیە کە ئەگەر تۆ پێشکەشی زانکۆ پەیمانگاکانی بکەی کا خوێندکاران وەکو منهەجێک بخوێن و سوودی لێ وەربگرن ئەتوانن سوودێکی تەواوی بە دڵنیاییەوە من پێ دەڵێم ئێمە تەنانەت لاپەڕەیەکمانە لەسەرەوە چ دوای ئێستا ئێمە 100 لاپەڕە باسکەین لەسەرەوەی کە ڕۆژنامەوانی وەکو سەرچاوەش ئەمە وەکو سەرچاوێکی زۆر گرنگە من دڵخۆشم بۆی کە یعنی من ڕاستیتانەوێ ئەم بەرهەمە کە دەرکراوە بۆ نوخبەیەکە ینی بۆ نوخبێ ڕۆژناو بەڵام لەو ڕۆژەوەی ئەم بەرهەمە بڵاو کراوەتەوە بە سپاسەوە یەکێ لەوانە کەناڵی ئاسمانی پێیان بۆ هەر لە سەرەتای دەستپێکەوە گرنگجێکی زۆریان ناوە بە بەرهەمەکە چ لە ڕێکاک محەمەدی پێشکەشکار چ لە ڕێکاکە ئەردەڵانەوە چ لە ڕێی سافەکەمی مادووە کەناڵەکانی تێ یعنی بەرەو پێشوونێکی زۆری بەخۆی بینیەوە خەڵک زۆر داوایەکە ئێمە بەنیازم لە ڕۆژانی داهاتوو لە ڕۆژی چوارشەمەدا ئەم کتێبە بەرینە شاری کەرکووک لێ پێشکەشی بکەین لە تەنانەت لە ڕۆژی پێشکەشینەکەیان خەڵک ڕۆژنامەنووسانی دەرەوەی شاری ژاتبوون لە هەڵەبجەوە لە گەرمیانەوە لە کەرکووک هاتبوون بۆ وەرگرتنی لەو کاتەوە مەسەن چەندین خوێندکار هەبووە وتویان ئەمانەیەوەکو بەرهەمی ئیسفادەی لێ بکەین و هەوڵێکی ژێمێ لێرەوە ڕایبگەێنم کە مامۆسایانی پەیمانگای تەکنیکی سلێمانی و هەروە کۆلێجی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی هەوڵەگەیە بچین گفتوگۆیە بکەین نەک لە ڕێوانەوە وەکو هەنگاوی سەرەتایی بتوانین لە ڕێگەی چەند سیمینارێک بێ دوو سیمینار بێ کە لە سەرەتای ساڵی خوێندنی داهاتووە ئەمە پێشکەش بە خوێندکاران بکەین بە هەموو قۆناغەکان ئەمە هەوڵێکیەوە من دەستخۆشییان لێەکەم کە ینی بۆ بەرەو پێشوونە داوای لە من کردووە کتێبەکە ینی هەموو شێوە زانستیەکانی لەخۆی گرتووە بۆ نمونە لە سەرەتای باسی مێژووی ڕۆژنامەگەری وەرزشی ئەەکەین لە کوردستان و هەروە لە عێراق و هەروە لە جیهان و هەروە باز لە ڕۆژنامەگەری تایبەتمەند دەکەین بیرمانەچێ وەرزش ڕۆژنامەگەری ئەچێتە خانەی ڕۆژنامەگەری تایبەتمەندەوە چۆن ئابووریت هەیە هوەریت هەیە ئەمانە بە شێوەیەکی فراوان لە سەرەتای کرێبەکە باسکراوە دواتر هەنگاوەکانی ئەوەی کە چۆن ڕۆژنامەنووسێک هەواڵی ناوخۆی ڕووماڵەکە دواتر چوینەتە سەر ئەوەی من بە حکمی زیاتر لە 10 ساڵە لە پاڵەوانێتیەکانی دەرەوە کە چمە دەرەوە وەکو ڕۆژنامەوانێک لە سەتایە وەکو حەزێ چوومە دەردوایی هەنگاو بانگاو بە شێوەیەکی زانستی بوومە ئەوەی کە چۆن بتوانم بکرێت لە پاڵانتەکان ڕووماڵکەم تۆ خۆ دەزانین لێرەوە چیتە پاڵانتێکی عەرەبی ئاسیاوی هەرەوە نییە مل بنیت و خۆت بکەی بۆ پاڵانتی ئەمانە کۆمەڵی ڕێکاری یاسایی هەیە تۆ شتە ئەوەلیاتەکانت لێرەوە پێشکەشەکەی ئەوان قبول دەکەن دواتر کارتێک تێنێ لەو یاریگانە ئامادەبیت ینی چۆن ڕووماڵەکەی چی دەکەی ئەمانەمی بە فراوانی باسکراوە بەشێکی تری ئێمە کە ئەو کتێبە نمایشکلا لە ڕۆژی 2 حەوتی ئەمساڵ ڕۆژی ڕۆژنامەنووسانی وەرشی جیهان بوو ئەم ڕۆژە داداوە لە جیهانە چەندین ساڵە ئەمە ڕێکخراوێکی بەناوی ڕێکخراوی ئەیپس ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان هەموو ڕۆژنامەنووسە جیهانیەکان لەو ڕێکخراوە کە ئەندام بوون کارتێکیان پێدێ وەکو ناسنامەیەکی تایبەت بەخۆیان پێدێ ئەو ناسنامەیە ساڵانە نوێ دەکرێتەوە کە تۆ کە بووی بە ئەندامی ئەو سندیکایە ئەو ڕێکخراوە لە بەرزترین
پلەی باڵای ڕۆژنامەنووسی جیهاندا ینی تۆ کە خاوەنی ئەم هەویە جنابیشتان ئەندامی ئەو ڕێکخراون بەڵێ بە خۆشحاڵیەوە من لە ساڵی ڕابردووەوەوان بڵێم لە هەرێمی کوردستانە چەند ڕۆژنامەنووسێکمانێ بە پەنجەی دەست ئەژمێرێکە بە هەوڵی خۆیان بوونەتە ئەندام من یەکێکم لە ئەندامانی ڕێکخرا من لەم ساڵەوە بووم یعنی ئێستا ئەو باز لەو ڕێکخراوتی وەرگرتنی هێندە ئاسان نییە ئەبێت تۆ ئەزمونێکی زۆرت هەبێ و دووەم ئەبێت لەگەڵ یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی عێراقا ئەندام بیت یعنی مەسەڵەن ئەندامێتی ڕێکخراوی یەکێتی سندیگای ڕۆژنامەنووسانی وەرزشی عێراقی شۆن قبوڵ دەکات بێت تۆ ڕۆژنامەنووسێکی ناسراوبی لە عێراقا گەشتێک دەبێت لەگەڵ خەڵبژاردە عێراقیەکانە نووسینت هەبێت لە گۆڤار و ڕۆژنامەکانە بەبێ دابڕان پشگیریەکی زۆر بکری کە ئەمان قبوڵیان کردی تۆ لەوێەوە کە بارەگاکەی لە بەلچیکایە ئەوەلیاتەکانی ئەنێرێ ئەوان لێ کۆڵنەوە ئەو کاتە بە ئەندامێتی قبوڵت ئەەکەن مەسەن هەندێک ڕۆژنامەنووس هەبوو هەوڵیان ناوە وەرگیرێن ڕەفز کراوە لە هەموو جیانیشان بۆ تۆ کە بوویتە خاوەنی ئەم کارتە قورسترین پاڵەوانێتی پێشکەشی بکە کە تۆ وتی ڕێکخراوی ئەندامی ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی جیانم ئەی پس زۆر کاردێکی محتەبەر و ڕەفزکردنەوەی زۆر قورسە لەو پاڵەوانێت یانە وەرگیری تۆ لە هەموو شوێنێک بۆنی منە لە کوردستان پاسپۆرتەکەت عێراقیە کە قبوڵی ئەمەد بۆیەتەوە ئەچیتە کۆنسڵخانەیە داوای فیزەکەی یا شتێکەکەی بێسێ و دوو ئەمانە ئەزانن ئەندامی ئەو ڕێکخراوی لە هیچ فڕۆکەخانەیەکە ڕێگری و لێ دروست ناکەن تۆ ئەم کارتت پێزان ڕۆژنامەنووسێکی پرۆفشناڵی هاتوویت قبوڵی خۆتەکەی بەڵام تۆ ئەبێ پارێزگاری لەو کارتە بەرجانە چی بوون کە لە جەنابتە لە هەر ڕۆژنامەنووسێکی تری وەرزشە پێویستە هەبن بۆ بێتە ئەندامی ئەو ڕێکخراوە و کارتە وەرگێ مەرجەکان کۆمەڵێ مەرجەدانراوەی لەسەر و هەمیانەوە و پێموتی ئەبێ لەگەڵ یەکێتی ڕۆژنامەنووسانی سندیگای ڕۆژنامەنووسانی عێراقا هەماهەنگی و کۆنتاکت و ئەندامێتیت هەبێ ئەمە مەرجێکی گرنگە دووەم مەرج ئەوە نییە تەنها ئەم کارتە بکەیتە گیرفانتەوە مەرجێکی گرنگ ئەوەیە کە زمان بزانیت زمان گرنگی زمان لە ئەساسیات و ئەوەلی خۆت زۆر گرنگە ینی تۆ ئەم کارتەشی پێ بێ چیتە پاڵەوانێتی یەکەوە پاڵەوانیانەمی بە زمانی ئینگلیزی عەرەبی لەوە کرد کە ئەبێ بەشداری یان گەشتەکرێت بۆ چەند وڵات بۆ ڕووماڵکردنی هەواڵی وەرزشی ئەو کاتە ئەتوانی ببیتە ئەندام لەم ئەمە سیڤەکەت بەقەوەتر دەکات تۆ کۆمەڵێ داتایە بۆت ئەنێرێتەوە بەڕێزت گەشتت بۆ چەند وڵات ئەتوانم بڵێم نزیگەی 7 وڵات گەڕاوم تا ئێستا خۆی بینێتەوە لە مەسەلەن چەندین پاڵەوانێتی عەرەبیە کە هەندێکیان وەکو ڕۆژنامەنووس هەندێکیان وەکو بەرپرسی ڕاگەیاندنی هەڵبژاردە جیاوازەکانی عێراق من لە ساڵی 2015 بە خۆشحاڵی و یەکەم ڕۆژنامەنووسم چوون بۆ پاڵەوانتی کۆپا ئەمریکا لە وڵاتی چیلی و هەروەها لە ماوەکانی ڕابردووە پایشداری پاڵەوانێتی ئاسیام کردووە هەروە بەشداری پاڵەوانێتی باسکەی گیانی کردو لە وڵاتی تووشیا پاڵەوانێتی تۆپی دەستی گیانیمان هەبوو لە وڵاتی قەتەرەوە بەشداریم کردووە بەشداری دەیان ماراسۆنم کردووە کە لە وڵاتانی دەرەوە کراوە بەڕێز هەموو ئەم ئەزمونانە وەرگرتووە دوجار توانیتە ئەم دوجار کە ئەمانە گەڵاڵە بووتمان لە سەرەتای بەرنامەکە وتم هیچ سەرچاوێکمان نەبوو دوجار ئەمەی خۆم کە لە ڕابردووە بەدەستمێن ئەو چۆن دەڵی کە گەیشتومە تێسا قۆناغێکەوە ڕەنە چوونە دەرەوە بۆ من ئاسان بێ بیرم لەوە کردەوە دایان هاوڕێ ڕۆژنامەنووسمەیە خەونی گەوریان هەیە ینی ناوێ هەر لە ناوخۆیان بێ ڕۆماڵی هەواڵێکی ناوخۆی کە بەشێکی تری ئەمەم خستوەتە ناو کتێبەکەەوە ڕۆژنامەنووس چۆن لە یەکەم هەنگاوە نێ بچێتە پاڵەوانێتەکانی دەرەوە بۆ بیرم لەوە کردەوە بە ئەمە هەر شتێ نەبێ بەلای هەرێزەوە بێ و مافی ئەو بێ ئەمە مافی خۆمانە ڕۆژنامەنووسەوە توانی پێشکەشی هاوڕێکانتی بکەی بە خۆشحاڵیەوە یعنی ئێستا ئەو هاوڕێ ڕۆژنامەنووسانم ئومێدەوارم لەوتی ئەم بەرهەمەیان وەرگتووە هەنگاو بنێن کە من لە ژیاتی من ئەوان لە یاریگاکانی دەرەوە دوایە گەگەر کەسێک ئارەزوی هەبێ وەکو بەڕێزت ببێتە ڕۆژنامەنووسێکی سەرکەوت و بتوانێت لە دەرەوە ڕووماڵی ئەم هەواڵە وەرزشیانە بکات لە ڕێی ئەم ڕێبەرەیتەوە وای لێ بێت و ببێتە کەسێکی سەرکەوت و بەس ببوورە زۆر بە کورتی چونکە کاتمان بەڵێ یەکەم بەڵێ بەدڵنیایە یەکەم پشبەستن بەخوای گەورە هیچ بێ ئومێدی ناکە دووەم پشبەستن بەخۆی کۆڵنەدانی سێم سوودوەرگرتن لەو کتێبە یعنی من وا ئەو کتێبە وام بەرهەمێناوە بە زمانێکی وا بڵاوکراوەوە کە ئەو کتێبەی خوێنەوە مانێکی تر بتوانێت من لە پاڵانێتەکانی دەرەوە بیبینم بە شانازیشی پێ بکەین ڕۆژدایان ڕۆژنامەنووسی کورد هەنگاوی گەورە بنێت و سوود لەم بەرهەمە بێ ومێدەوارم کە بتوانین
کاری داهاتوومان باشتر بێ کاری گەورەتر بکەین ئەمە ببێ بە خزمەتێک و بووە بە ڕێچکەشکێنێک بۆ هەموو ڕۆژنامەنووسان و هەروە ئەو کەسانی کە وەرزشکاریشن و ئەوانەشی کیانێ بێنە بوارەکەەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هەرێز جەمال ڕۆژنامەنووسی وەرزشی و ئامادەکاری ڕێبەری وەرزشی زۆر سپاس بۆ ئامادەبوون و بە هیوای سەرکەوت. بەڵێ خۆشەویستان دەچینە لای پەیامنێرمان ڕاستی حەمامین لەسەر گواستنەوەی. بەڵێ خۆشەویستان وا دیارە پەیامنێرمان ئامادە نیە دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێینەوەلاتەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمێتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ خۆشەویستان نزیکەی 2 هەفتەیە ئاگرێکی دوو کەڵاوی چڕ لە حاویە یا شوێنی ڕژاندنی خۆڵ و خاشاکی تانجەڕۆ کەوتوێتەوە. ئەوەش ناڕزایەتێکی زۆری لای ژینگە دۆستان و لای هاوڵاتیانی شاری سلێمانی و ناحیە و قەزاکانی دەوروبەری وەکۆڵێ دروست کردووە. لەم بارەیەوە هاوڵاتیان یاداشتێکی ناڕزایەتیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆ کوژاندنەوە کۆتاییەنان بۆ دووکەڵ و ئاگرە زەرمەند و زیان بەخشەی خۆڵ و خاشاکەی یا حاویەکەی سلێمانی. لەم بارەیەوە پەیامنێرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە ئەو زانیاریانەمان بۆ دەگوازێتەوە کە لە سلێمانی هەن و لەبارەی ئەو یاداشتەشەوە قسەمان بۆ کە ڕاستی سڵاوی خوارد لێبێ و چه زانیاریەکی گرنگەیەکە بۆ ئێمە و بۆ بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی بگوازیتەوە. کاریان سڵاو لێ و لا بینەرانی کاناڵی ئاسمانی پەیام دیارە و گوبەرەتان هەماژەتان پێدا گرفت لەگەڵ ڕۆک
لەمای ڕابردوودا ڕووی سلێمانی کردبوو کاگەری پیاوەکەیتان جڕۆ بووە بوو ڕێکخراوەکان یا داشتێکی ناڕاستی لایەنە پەیوەندیدارەکان پێ بۆ گرتە چاسەکە بەڵام هێستاکەوتاندا چارسەی نەخۆشیە دەبوومیەکان لێرە خولێکی هۆشیاری بەڕێوەچێ بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆ بوو ئەوەی کە لە بەرامبەر مادە هۆشبەرەکانە وشیار بووەوە زانیاریان هەوێەوە بۆی بتوانکە لە کاتی ڕۆبڕبوونەوەی ئەو مادانە بتوان بیان ناستنەوە و زانیاری تەواویان هەبێت لەمبارەوە میوەداری بەڕێز میوەداری بەڕێز عەبید ئاریەکەم کە لێرە ئامادەیە جامیع سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ ئاماژتان چییە لەم خولێکی کردوتانەتەوە ئەمە هەڵمەتێکی هۆشیاریە وەکو بەشی ئاراستەکردن و ڕابەری معنەوی سلێمانی لەگەڵ بەشی چارەسەرکردن نەخۆشیە دەرەوەکانی دەرونیەکانی سلێمانی و لەگەڵ ناوەندی لاوانی وەرزشی لە گۆیژە دەستمان پێ کردووە لەسەر مەترسی و مەخاتیرەکانی مادە هۆشبەرەکان و خەڵکی پسپۆر وانەکان ئەڵێتەوە و ئەفسەرێکی خۆشمان لە ڕووی ئەمنیەوە قسەی لەسەرەکان. باشە جنابی حەمید ئێوە ئەم خولەتان کردوتەوە ئەم خولانتان بەردەوامە بێت هەڵمەتەکە بەتەمەین ئینشاڵڵا بەردەوام بێت پێویستە کات کە وەکو ئێمە وەکو تاکەکانی خۆمان تاکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەماهەنگ و هاوکار بین لەگەڵ بەڕێوەبەرەتی ئاسایشی سلێمانی بە هەموو لایەکانی ئامانجمان لەوەیە کە هەموو کۆمەڵگاوە هەموو سێکتەرەکان ڕوبەڕووی بینەوە کە ئەرە و چارەسەرکردن و بەرەو یعنی بەگژاچوونەوەی بڕۆین. سپاس بۆ بەڕێز حەمید ئاری دیارەجێ ئاماژەیە لە ماوەی ڕابردوودا لە ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکاندا بەڕێز عەمید جەلال ئەمینە بەگ بەڕێوەبەری ڕوبەڕوونی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی ئاماژەی بۆ کرد لە شەشمانگی ڕابردوودا 160 کەسیان بە ئاتۆمەتی بەکارهێنان و فرۆشتن و بازرگانی کردنەوە مادە هۆشبەرەکان دەستگیر کردووە هەروەها ئاماژەی بۆش کرد کە کافتێریا لەگەڵ خانەکان شوێنێکن بۆ بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان باسی لەوەش کرد کە چاکسازیەکانی ئێستای هەرێمی کوردستان شوێنی چاکسازیکردنی ئەمە زانیاریەکانی لایەن کرد. زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانی و زۆر سپاس بۆ ڕووماڵکردن و زانیارانی کە بە ئێمە و بینەران بەخشی. وەڵای ئازان و خۆشەویستانم وەک ئاماژەمان پێکرد تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ گوێگرتن و قسەکردنە لەگەڵ یەکێک لە دەنگخۆشەکان خاوەن پێداویستیەکانی شاری سلێمانی کە بە دەنگە خۆشەکەی خۆی بەشێکی تر لە بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە و ئێمەش بەشێک لە ژیان و ئەزمموی ئەو خاوەن پێداویستە تایبەتە دەپرسین و وەڵام بۆ ئێوەی عزیز و خۆشەویست وەردەگرینەوە. بەڕێز ئومێد سەلیم خاوەن پێداویستی تایبەت زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. بۆ بەڕێزتان و هیوای سەربەتتان بەخوازم و هیوادارم هەر لە خۆشیان. کاگومێت سەرتا پێمان خۆشە پرۆفایلێک یان بوونە کورتەی لە ژیانی خۆتمان بۆ باس بکەی ساڵی چەند لەدایک بووی لەکوێ لەدایک بووی؟ طبعا من لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووم و لە تەمەنی 30 ساڵی بڵێن چاوم لەدەستدابەوەی کاریگەری نەخۆشیەوە دواتر من دەستم کرد بە خوێندن کە پێشتر بە چاوساخی خوێندم و دوایی بڵێن بە نابیناش هەر درێژم پێیە تا جامیعەشم تاوا کرد سوپاس بەخوای الحەمدولله. چ بەشێکی تاوا کرد مامۆستا؟ بەشی زمان و ئەدەبی کوردی. زمان و ئەدەبی کوردی. ئێستا حالیان مامۆستام لە پەیمانگای ڕووناکی بۆ نابینان سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لە بەختیاری. زۆر باشە. زۆر باشە. کاگومێت زانیاریەک دەخوێنێتەوە و پاشتر دێنەوە لات بۆ تەواوکردین تەوەرەکە. بەڕێزان ئێستا ئێستانیشتان بۆ زانیاریەک ڕادەکێشین تەنها خەندەیەک عادل شێخانی دەنووسێت بۆ بەخشینی شادمانی و میهر و سۆز و خۆشەویستی زۆر جار تەنها خەندەیەک بەسە چرپەی دوو شەی ناسک و نیگایەکی نورین بەسە بۆ هەڵکردنی شنە و شەماڵی هیوا بەخش و شادیهێن و خەفەتبەر بەڵام بەداخەوە زۆر جار بەرامبەر بەکارێکی وەها ئاسان و سانا سستی دەنوێنی لە کاتێکدا خەندە و وتەی شیرین کاریگەریەکی ئەفسوناوی هەیە و وا دەکات لە قوڵایی دڵەکاندا جێگەی خۆمان بکەینەوە خۆمان و دەوروبەر نقمی سەعادەت و سەرفرازی بکەین. بابەیەکەوە سەرنج لە هەڵوێستی ئەم مێرد منداڵە هەست ناسک و دڵپاکە بدەین وانەیەکی بەرزی لێوە فێر ببین. مێرد منداڵێک لەگەڵ باوکوداکیدا دەچنە نوێژی هەینی و لە ئەوتاری هەینیدا مامۆستا باس لە بەخشین و پاداشتی بەخشندەی دەکات. ئەمیش زۆر ئارەزوو دەکات کە بیتوانایە پارە و سامانی با هەژاران و لێقە و ماوان ببەخشایە. هەر بۆیە دوای نوێژی هەینی لا مامۆستای وتاربێژ نزیک بۆ و با خەمباریەوە لی پرسی. مامۆستاگیان من زۆر حەز دەکەم یارمەتی هەژاران بدەم بەڵام هیچ پارێکم نییە. مامۆستاش بۆ پەڕی ڕێز و خۆشەویستیەوە ڕووی تێکرد و پێی گوت ڕۆڵی شیرینم بەخشین تەنها بە پارە نابێت بەڵکو دەتوانێت بەشێک لە کاتەکانت ببەخشی بۆ جێبەجێکردنی کار و پێداویستەکانی ئەو کەسانی کا پێویستیان پێێتە تەنانەت بەخشینی خەندەیەک با خێر و بەخشین دەژمێردرێت. مێرد منداڵەکە بەم قسانە دڵخۆش بوو
یەکسەر دەستی دایک و باوکی گرت وتی دایکیان بابەگیان چی بکەین باوکی گوتی دەچین بۆ نەخۆشخانەکان و سەردانی نەخۆشەکان دەکەین و هەواڵیان دەپرسین و دڵخۆشیان دەکەین هاوکات هەرسێکیان چوونە نەخۆشخانەیەک لەوێدا چاویان با پیرەژنێکی نەخۆش کەوت کاتەمەنی 92 ساڵ بوو شێرپەنجە بە هەموو لاشەیدا بڵاو بووبەوە کاتێک چاوی هەڵهێنا و ئەمانی بینی گوتی من 8 مانگە لەم نەخۆشخانەیەم و 14 ساڵە لەم نەخۆشخانە بۆ ئەو نەخۆشخانە دەمگوازنەوە زۆربەی نەخۆشەکانی دەوروبەرم مردن و تەنها من ماومەتەوە تاڵاوی نەخۆشی و تەنیایی دەنۆشم و هەمیشە لە خوددا دەپاڕامەوە کا کەسێک بێتە لام خۆشی بوێم و خۆشم بێت و هەواڵم بپرسێ و لەم تەنیاییە ڕزگارم بکات تا ئێستاش کەس سەردانی نەکردوم و لێی نەپرسیومەتەوە زۆر سپاسی تۆ دەکەم و تا دووە هەناسە دوعای خێرت بۆ دەکەم مرد منداڵەکە پێی گوت ئیتر هەموو ڕۆژێک دێم بۆلات سبێنێ هەمان کات دێم بۆلات و سەردانت دەکەم سبێنێک کە هەمان کات هات بۆ سەردانی پیرەژنەکە بینی قەرەوێڵەیەکی چۆڵە و کۆچی دوایی کردووە تەنها پارچە کاغەزێکی بینی کە لەسەر چەرچەفە سپیەکەی بەجێی هێشت بوو تێیدا نووسرا بوو هەرچیەک بڵێم ناتوانم سوپاست بکەم ئەوەندە دەڵێم سوپاس بۆ خوددا بەڕاستی لە ناخی دڵمەوە خۆشم دەوێت من لەم دنیاەدا کەسم نییە لە بەرەو بڕیارمدا هەموو سەروەتەکەم دوای خۆم ببەخشم بە تۆ کە بریتە لە 2 ملیۆن دلار خۆشەویستان مەمە تەنها لە پاداشتی خەندێکی جوان و وتەیەکی خۆشدا چی دەبێت ئەگەر هیچمان لە توانادا نەبوو بۆ ئەوەی ببەخشین خەندە و بزەی سەر لێ و وشە جوانەکانمان بکەینە خەڵات و گوڵپڕژێنی دڵەکانیان پێ بکەین بڵێ زۆر سپاس شەیدا سەرنجام پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم دەفەرمێت زەردەخەنە بەڕووی براکەتدا بریتە خێر و چاکەیەک هەروەها ئەبوو دەردایی هاوڵی پێغەمبەری خوش دەفەرمێ پێغەمبەری خۆمان نەدیتوە باسی شتێکمان بۆ بکات زەردەخەنەی لەگەڵدا نەبێت زەردەخەنە ئاوێکە ئاگری ڕوخ و بوغزەوکین لە دڵ و دەرووندا دەبژێنێتەوە کاکمێت دووبارە سڵاو لە جەنابەت ماشەڵڵا زۆر سەرکەوتوبی کە جەنابەت لەگەڵەوەی کە خاوەن پێداویستی تایبەت بووی توانی بتە قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتوانە ببڕیت و تەنانەت زانکۆش بڕوانامەی زانکۆش بەدەست بین لە زمان و ئەدەبی کوردیدا هیوای سەرکەوتن بۆ خوازین حەز و خولیای خۆت بوو لە دیاریکردنی بەشی زمان و ئەدەبی کوردی کە ئێستش کاریگەری هەبووە تا ڕادەیەک لەوەی کە لە دەنگخۆشی و لە هونەرە خۆی ببینێتەوە یان بۆونە هەر نمرەکەت ئەوەندەی بواتەوە وڵی حتمما حەز و خولیا بە تاکید کاریگەری هەیە بڵێ طبعا من کە هەر لە ئەوەی شۆ بەڕاستی خولیام لەسەر ئەو بەشە بوو بەڕاستی ئیتر ئەو هەر ئەو بەشەم بۆ هاتەوە ئیتر ئەو بەتوان ئەو بەشەش بەڕاستی کاریگەری لەسەر من هەبوو کە من زۆر هۆگری هۆنراوە و شێعر و گوێگرتن لە بابەتی هوەری و تێکەڵاوبوون لە بڵێن بابەتە هوەریەکان بەڕاستی ئەوە بە تاکید کاریگەری هەیە زۆر باشە پێمان خۆشە گوێبیستی یەکێک لە بەرهەمەکان بین بۆی پاشتر قسە لەسەر ئەزمونە هوەریەکەت بکەین و چۆن تێکەڵاو بوویت و بە کێ کاریگەر بوویت و کێ کاریگەری لەسەر دروست کرد بەڵێ چیمان پێشکەشەکە یەکەم جار وڵی ئێستا کورتێک لە مەقامێک ئەڵم و لە پاش ئەو سرودێک لە بە دوای ئەهێنم ئەگەر ئینشاڵڵا مەجال بێت پەروەردگارە تەماشا ئەکەم خۆم لە کردەوەی خۆم حاشا ئەکەم خۆم لە کردەوەی خۆم حاشا ئەکەم ئەمەوێ دڵم تەنها تۆی تیا بێ ئەمەوێ دڵم تەنها تۆی تیا بێ لە یادی غەیری تۆ لە یادی غەیری تۆ تەوەلا بێ ئەمان 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 قوربانی ناوە چەند خۆشە ئاراکت گوڵە بۆنێت وە ناوشە الله الله بە ناوی خودای حەی لە
بناوي خداي حي لا يموت فالولد قاري ملك ملكوت فالولد قاري ملك ملكوت قرباني ناويت الخوشة عراقد قلب وند ونوشة الله الله فلا تسلم بحد حساب فلا تسلم بحد حساب لا سلم محمدا آل أصحاب لا سلم محمدا آل أصحاب قرباني ناويت الخوشة أراقد قلب وند وناشا ئەخوا دەنگ و دەمە دەرخۆش بێ و دڵت دەمیشە پڕ لە ئومێد و ئەوین و خۆشەویستی خوددا و پێغەمبەرەکەی بێ ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە کاگومێت کەی لە کەیەوە بۆ ئاشنا بوو یا دەست کردووە بە کاری هونەری و وتنەوەی ئەم مەدح و سپاس و ستایشەم بۆ خوا بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وڵی طبعا ئەمە خولیایەکی لە مێژینەیە بەڕاستی ئەنجا بەڕاستی ئێمە هەر کاریگەری ئاینی لەسەر ئاینە و بنەماڵەکەمانە هەیە سپاس بەخوا ئیتر لە زۆربەی مناسبە و دانیشتەکانی خۆمانە بڵێن بە قەسائید ئاینەکان و بابەتە ئاینەکان دانیشتەکە بڵێن ئەرازێنینەوە ئیتر من لەخوا بەزابێ ئێمە بڵێن ئەم بەهرەی دەنگخۆشی ئایلەویە کە براکانم و باوکم و مامەکانم لەخوا بەزابێ ئەو بەهرەمان هەیەتر کە دانیشتێکە بێت جاری وە بۆ ناونانی مناڵێکە یان دعوەتێکە یان هەر شتێکە بڵێن دانیشتەکە بەڕاستی ئێرازێنینەوە بە کۆمەڵێک بابەتی ئاینی کاگ ئومێتا ئێستا هیچ بەرهەمێکت هەیە کە شعرەکە یان تێکستەکەی بڵێن هی خۆت بێت و تایبەت بە خۆت بێت یانەوەیە تەنها ئەو سرودە ئاینیانە دووبارە ئەەکەیتەوە وەڵاهی من تا ئێستا شتی بڵاوکراونی بەڕاستی تێگەی ینی زۆر حەزیشم کرد کە بەرهەمێک چەند بەرهەمێکمە هەبێ بڵاویکەمەوە و حقت تا ئێستا کۆمەڵی ئاوازی خۆشم هەیە ئاوازی خۆم هەیە کە بەڕاستی دەرفەتی مادی نەڕەخساوەکە کاری لەسەر کەم و بڵایەکەمەوە تا ئێستا هیچ هەوڵێکە بۆ نەیاوە لە کەسێکەوە بڵێ یارمەتیەکم بن کە بتەوێت بەرهەمێک بڵاو بکەیتەوە بەرهەمی تایبەتی خۆتە بێت وڵی بە حقت من هەوڵم ما بە تەکیت هەوڵمەوە لە چەند شوێنە هەوڵما بەڵام بە پێی پێویست وەڵام نەدراومەتەوە چونکە خۆتان باش ئاگادارن ئەم قەیرانانە لەوانە کاریگەری لەسەر بارودۆخەکە هەبێ کە ینی بە ئاسانی ئەو شتانە دەستەبەر نابێ بەڵام من بەڕاستی هەر بە ئاواتەوە بە حەزەکەم کە بڵێن دەرفەتم بۆ بڕخسێ و چەند شتێک تۆمارکەم ئێستا خۆت هیچ بەرهەمێکت نییەوەکۆی کە ئەڵێ لە ڕووی مادیەوە بۆ نەڕەخساوە کە بەرهەمت هەبێت و بڵاوی بکەیتەوە لە ئێستادا خۆت هیچ شتێک نییە کە ئاوازی خۆت بێت تێکستی خۆت بێت پێشکەش ئەمەی بکەیت وەڵاهی شت هەیە بەس بەڕاستی ئەنی هۆنداوەکەم بە تایی بۆ تەرتیب نەکردووە بەڵام ئێستا هۆند بڵێن سرودێکی تر هەیە بە شعرێکی زۆر جوانە بەڵام خۆم دەستکاری ئاوازەکەم کردووە ببوورە ئەگەر بتەوێت بەرهەمێک بڵیتەوە سەرەتا چۆن تێکستەکانی ئامادە ئەەکەیت چۆن پرۆڤەی لەسەر ئەەکەیت یان ئەوەی یەکسەر ئەیڵیتەوە وڵی من تەمان پێشتر من خۆم ینی خولیای گوێگرتنی هۆدناوم زۆرە بەڕاستی لەوانێ چەندین دیوان و ئانم هەیە بەڕاستی لە هەموو ڕووەکانی هۆنداوە بڵێن بەس ینی کە زۆر گوێی لێ ئەگرمەوە ئەوانەی کە مەبەست بێ لە بەریانەکەم ئەنجا لەگەڵ ئاوازێکە ئەیگونجێنم لەگەڵ شعرا چۆنی پەیوەندی چۆنە وڵی لەگەڵ شعرە پەیوەندیم خراپ نییە بەڵێم شعردانان بەڵام زیاتر لەسەر مناڵەکانی خۆم دامناوە من بەڕاستی دوو قسم هەیە کچەکانم دوانن بڵێن کە بەڕاستی بڵێن محیبەتێکی زۆرم هەیە بۆیان هۆکاری ئەو محیبەتەوەی لێکردم کە چەند هۆنراوێکیان لەسەر کچەکانم نایان شیفا وەفایە
یەکێک لەو شعرانت لەبەر نییە کە بۆ دادەشفا و وەفاخان بنووسی بن بەڵێ بەڵێ وڵات تاوانێت هەر بۆمان بخوێنیتەوە بەکو شعر بەڵێ بەڵێ بۆی لێرەوە پێشکەشی شیفاخانم و وەفاخانی بکەین هیوای لەر ساغی و بەختەوەری لەر ساغیان بۆ خوازی ئەڵێ بە قوربانتان من بە قوربانەوە دێنە پێشوازیت بە ئینجانەوە بە قوربانتان من گیانی شیرینم یا ڕەبی خوایە مەرگتان نەبینم بە قوربانتان من کچە جوانەکەم گوڵی نێو باخ و نێو بێستانەکەم بە قوربانتان من خانمی چاوڕەشم دەی خێراوەرن بۆ ناو باوەشم بە قوربانتان من چاوتان پڕ لە نور بۆن و بەرامتان دێتەوە لە دوور بە قوربانتان من خانمی شارباژێر بە نرخترن لە گەوهەر و زێر بە قوربانتان من شیفا وەفای گوڵ فێنکەرەوەی دیوەخانی دڵ بە قوربانتان من زێر و گەوهرم بەبوونی ئێوە من بەختەوەرم بە قوربانتان من خانمی دڵ و گیان بە قوربانتان من خانمی دڵ و گیان ئێوەن سێبەرن بۆ داهاتوومان دوو نەمان پێگەی سپاس بۆ خوای گیان چرا هەڵکرا لە ماڵی دڵان خۆش بێ بەڕاستی زۆر شعرەکە سادەی بەڕاستی زۆر جوان ناخێکی پاک و ئەوینێکی خۆشەویستیەوە هاتووە خوای گەورە بەختەوەری لەر ساغیان ئینشەڵا و چاویان ماجەکەین ئینشەڵا داهاتوویەکی ڕۆشن و تەندروستیەکی باشیان هەبێ بەڵێ سپاسانەکەم لە دیوانی شاعرانی کلاسیکایان بۆ منە ئەو شاعرانت کامان کە تۆ پێیان کاریگەری و شعرەکانیان بەجۆی لە جۆرەکان دەکەیتەوە بە گۆرانی و بە سروت وەڵڵاهی من بەڕاستی بەتەکید نالی کاریگەری لەسەر لەسرم و محەوی هەروە محەوی بەڕاستی کە هۆنراوی زۆر کاریگەر و زۆر بەقووەتیان هەیە ئەمانە بەڕاستی کاریگەریان هەیە لەسرم و زۆر شاعری تریش هەن و بڵێن شاعرە خۆماڵەکانیش کە ئەوانش هەن کە کاریگەریان هەیە لەسرم بەڵام زانی بە تایبەتی نالی و محەوی بێخۆت زۆر کاریگەریان هەیە لەسرم ڕەحمەتی خۆیان دێ ئینشەڵا ئێستا هیچ شعری یەکێک لەو شاعرانت نەکردو بە گۆرانی و بێڵیتەوە وەڵڵاهی ناڵم من بەڕاستی ئاوازم زۆرە بەڵام یعنی هۆنراوەکان شتێکی وا بەڕاستی ینی ڕێنەکەوتە لەگەڵ ئاوازەکانە بگونجێنم چون بەڕاستی وەکو بڵێ چونکە ینی بڵێن تا ئێستا دەرفەتی بۆ نەڕەخساوە بۆ تۆمارکردنیان يعني خوشم تا حدی پێ پێشتاردن لەوە لە برکردنی شعرە بۆ منە ئێستا بێخود کۆمەڵێ مناجات و شعری زۆر جوانی هەیە لە وەسفی خوددا و پێغەمبەرەکەیە بەڵێن لە چوار خولەفای ڕاشدین شەمە بەسمێ شعر لەبەرەکەی دوای ئاوازی بۆ دابنی لەو سێ شاعیرە کام شعرانت لەبەرە ینی وەڵی من ئەوی لە ناکەسکاریە خاکم بەسەر مححوی بەڕاستی ئەو هۆنراوی کە زۆر ینی زۆربەی کات لە دانیشتن مناسبەکان هاتر بە شەوەی مەقام بێ یان بە شێوە شازی تر بێ ئەیڵێم ئەجا هۆنراوێکی تری بەڕێز ینی شاعری گەورە نالی ئەویش کە بڵن کە مەکەوتێتی ئەو هۆنراوەیە لێ دایناوە ئەی تازە جوان پیرم و ئوفتار دەکەوتم شعرێکی زۆر جوانە شعرانە بەڕاستی کاریگەریان هەیە لەسەرم کاگومێت ئیشکاری ڕۆژانەت بەچی بژێوی ژیان دابینەکەی ئایا دامەزراوی بۆ هۆی ئەو شب ڕوانامەی کە لە زانکۆ بەدەستێناوەیان بەڵێ تامان من مامۆستام لە پەیمانگەر و ناکی بۆ نبینان لە گەڕێکی بەختیاری من لە 2004 دامەزراوم بەڵام لە 2007 بڵێن عنوانەکەم بوو بە مامۆستا ئەو بژێم هێز لە خوا بەزاوی خراپ نییە سپاس بۆ خوا ئەتوانین بەرهەمێکی کەمان پێشکەش بکەین کاگومێت بەسەرچاو ای خدای پروردگاری ام جیهانا پنو پورا ای خدای پروردگاری ام جیهانا پنو پورا هر کسی شیدانا ببود لدوار و جساری شورا لدوار و جساری شورا ای خدایا
سنمروبي من هورو بباردهن أي خدايا سنمروبي من هورو بباردهن توبا غفران داروني أو مروفانا بقورا أو مروفانا بقورا أي خدايا من بابهوش كوت ما داوي ذنبوتان أي خدايا من بابهوش كوت ما داوي ذنبوتان سوارواني لخوش بونو رحمة وعطف ملتورا رحمة وعطف ملتورا دەمت خۆش بێ برادێکی خۆمە ئاوازەکەی کێ مامۆستا وڵی ئاوازەکە سرودێکی کۆنە بەڕاستی لە ساڵی نەوەکانەوەتراوە بەت بەڕاستی لەسەر یاد نیم کە سرودێکی ڕاستە مامۆستا بەهرۆز ماندوو نەبی دووبارە وێنەکەمان بەکوێ گەشتووە و چەندی ماوە چەندی نەماوە ئەو وێنەی لە بەردەستایە وێنەی چییە کێشاوتە بەڕێزت ئێمە لێرەوە چاومان لێوە نییە ببوورە وێنەیەکی سروشتە چەند ئاژەڵێکی تایە دروستم کردووە فۆتۆیەک بۆ کردنەوە بۆ یاخیزێتی دروست مامۆستا بەهرۆزەکە کەمێک باز لە ئەزمموی کاری هونەری و تابلۆکێشان یامەونە دەستڕەنگینی خۆتمان بۆ بکەیت لە کەیەوە خەریکی چیت دروست کردووە و تا چەند ئەمە لە حەز و خولیای خۆتەوە زۆر نزیکە هیوامان هەیە تەنها بۆ حەز و خولیای خۆی کارەکە هیواشمانێت تەنها بۆ وەکو سەرچاوەیەکی داهات و بژێوی بەڵێ من ناوم بەهرۆز محەممەدە لە ساڵی 1982 لە شاری سلێمانی لەدایک بووم کوڕیەکێ لە خۆشنووسەوە ناوبانگەکانی شاری سلێمانی بە ناوی مامۆستا محەممەد دیارە باوکم لە ساڵەکانی هەفتاوە جواننووس و شێوەکار بوو لە شاری سلێمانێکی لەو کەسانە بۆ کە شاری کاریگەری ئەمەش بەسەر منەوە زۆر هەبوو لە بنەماڵی ئێمەیە لەناو ئامۆزاوە هەموو کەسەکانماندا هەمومان یا شێوەکارین یا خۆشنووسین یا شانەوەکەین یا پێکەرتاشین ئێستا تۆ چەند لەو چوار بەهرەیەت تێدایە من جواننووس و شێوەکارم کەسی واتانتیایە لە بنەماڵەکەتانە هەر چواری لە خۆیان کۆ کرد بێتەوە نەوەڵا هەمانە بەس شێوەکارە هەمانە بەس جواننووسە هەمانە پێکەرتاش تۆ وەکۆڵێ لە ئەوایلەکانی دوانیان کۆ کردوتەوە بەڵێ چونکە بە حکمی من لەوان لە پێش ئەوانەوە خەریکم کارە بووم ئیتر بە حکمی باوکم بەڵام اختصاصی خۆم شێوەکاریە ئەمە کاری شێوەکاریەکەم ساڵی 1993 من پێشانگای شێوەکاری وەکو مناڵێکی کورد لە شاری هەولێر لە هۆڵی میدیا کردەوە لە خزمەتی چەند مامۆستایەکی بە توانای هونەری شێوەکاری پاشتر ئینشەڵا دێنەوەلاتان قسەی زیاترمان بۆ بکەن لەسەر خزمەتەکانی خۆت مامۆستامێت دووبارە دەست خۆش بێ بۆ و بەرهەمە جوانەش بەدەر لە بوار و بابەتی ئاینی لە بوارەکانی نیشتیمان پەروەرێتی بێ لە بواری بۆ نونە جوانی سروشت و ڕازاوی سروش بێ بەرهەمی ترت هەیە تەنها بواری ئاینیت هەڵبژاردووە وەڵای من طبعا هەر شعرێک هینە گونجاو بێ لەبار بێ بۆتن من ئەی کێشەمنی ئێڵم ئێتر لەسەر دایک بێ لەسەر مناڵ بێ یاخود لەسەر بڵێن تەمەنی پیری بێ یان لەسەر نیشتیمان بێ بەڵام ئیتر ئەوەیە شعرەکان بڵێن بەجۆرە بێ کە لە سنوور دەرچوونییانە بێ هیچ بەرهەمێکت مەبەستە سنوور دەرچوون بەڵێ زۆر باشە هیچ بەرهەمێکت بۆ وەکۆڵێ شەکوا و سکاڵا و حاڵی خۆتت وتووە بەجۆی لە جۆرەکان هەموو ئەوانەی کە لە ئەدەبیاتی ئێمەدا و لە ئەدەبیاتی وڵاتانی تریشدا کاتێکە بینایی چاوەکانیان لە دەستدەدەن بەجۆری لە جۆرەکان شەکوای حاڵ و سکاڵای دڵی خۆیان بۆ لای خۆیان بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرزەکەنەوە بێخود یەکێکە لەو شاعرانەی کە لە ڕێی شعرێکەوە دەردە دڵی خۆی لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بازەکات و لە چوارینەیەکی فارسیە دەردە دڵی خۆی بات خزمەتی ئەو نازدارە تۆ هیچ بەرهەمێکی وات هەیە؟ وەڵاهی من ناڵم ینی بەزیاتر من شعرەکانی من سادەیە ینی بڵێن لە
چارچەوی بڵێن خێزان و مناڵی خۆم دەرنەچۆ بەڕاستی مە بەسمەوە ئەگەر سروودێکی دوت بێتەوە گزارش بێ باهی یەکێکی تریش بێ بەڵام بۆ کۆڵێ وێنەی خۆتت تیابینی بێتەوە بەڵێ وەڵایی بە حەقەت من هۆنراوی برادێکم لایە بەڵام تایبەتە بە هەست و نەستی نابینە بەڕاستی تایبەتە بە هەست و نەستی نابینە کە چۆن بڵێن سکاڵە ینی بڵێ سکاڵە ئەکانیان بڵێن کۆمەڵە دەربڕین و تعبیرەکە بەژانی خۆی بەڵێ کردوتە بە گۆرانی ئەوەش وەڵاهی نەوەڵاو زیاتر وەکو مەقامەتومە ئەتوانی ئێستا وەکو مەقام بۆ ما بڵێیتەوە بەڵێ قەیچێ بیکەینە کۆتا بەرهەمی ئەم تەوەرێمان قەیچێکە بەسەرچە فەرموو هەر جارێک کە ڕۆژ ئاوا بوو شەوی تاریک بێسرا بوو دێتە یادم کوڕی شیرین دێتە یادم کوڕی شیرین کە چۆن ژینی لە شەودا بوو هەر جارێ چرا کوژاوە هەر جارێ چرا کوژاوە هەستەکەم بەم کوڕە لاوە هەستەکەم بەم کوڕە لاوە چونکێ جارێ پرسی دایە چۆنە ئاسمان چی لەناوە دەستم ناگاتێ بزانی چۆنە مانگ ئەستێرەکانی هەستی پێ ناکەی بەدەستی هەستی پێ ناکەی بەدەستی چۆنەکەن باسی جوانی ئایا دنیا شەوە زەنگە شەوە زەنگێکی بێدەنگە ئایا دنیا شەوە زەنگە شەوە زەنگێکی بێدەنگە شەوە زەنگی بەردەوامە شەو ڕۆژ تاریک بێڕەنگە چۆن بڕۆم چۆن لە ڕێلادەم چۆن بڕۆم چۆن لە ڕێلادەم ئەترسم خۆم بە کەس دادەم ئەترسم خۆم بە کەس دادەم مناڵان ئاهەنگ بەگێڕن لاوەکان ئاهەنگ بەگێڕن من دەستاری خەفەت بادەم من دەستاری خەفەت بادەم ئەمان ئەمان نەمان ئەمان زۆر سپاس یاخوای شەڵا هیچ کاتێ دەساڕی خەفەت با نەدەیت و زاڵبی بەسەر تەواوی کێشۆ گیر و گرفت و خەم و خەفەتەکانی ڕۆژگارە و بە پاڵەوانانە بژی و سەرکەوتوبی کاگمێدیان زۆر سپاس بۆ ئێوەش ئەوەی کە جەنابتان وەکۆڵێ گەشتونەتەوە ئاستە هونەریە و بەسەر قۆناغەکانی خوێندنە وەکۆڵێت تێپەڕ بوویت و بڕیوتەوە بۆ خۆی گەورەترین سەرکەوتنە لەوە چێ خەڵکێکی تەواو ساغ و سەلامەت ئەوەشی پێ نەکرد هیوا هەیە بە جەستەیەکی ساغ و دوو چاوی بیناوە لەوە چێ هەر نەیتوانی بێ قۆناغێک لە قۆناغەکانی خوێندنیش ببڕێت بۆ خوازی عەفوان تەمەن من ئەم هۆنراوەمەرجینیە بە تاوی تعبیر بێ لە ناخی خۆم بەڵام تعبیرە لە ناخی کۆمەڵێک نابینا کە لەوانەیە بەم ئامانجانە نەگەشتۆ کە من پێگەشتوم ڕاستە ئەنجا بەڕاستی ئەم هۆنراوی بەڕێز مامۆستا مەفەق ئەکرەمکانیە کە دانیشتووی هەولێرە کاگومێت سەرکەوتوو بێمە چەند بەرهەمێک خۆمان داوامان لێ کردی ئەگەر بەڕێزت خۆت پێشتر ئاماژەت بۆ یا کە چەند بەرهەمێکت ئامادە کردووە ئەو بەرهەمانەی کە بەڕێزت خۆت ئامادەت کردو پێشکەشە نەکردوین ئێستا ئەتوانیت ئەگەر بەرهەمێکت ما بێت و پێشکەشمانی بکەی سوپاس دەکەین بەسەر چاوەڵای من تەمان ئەمە هۆنراوەیەکی ترە بڵێن ئاوازەکە بڵێن بە ئاوازێکە لەگەڵ ئاوازەکە تەرتیب کردم بەڵام ئاوازەکە خۆم دەستکاریم کردووە خۆی ئاوازەکە لەسەر یەک تەبەقە ئەڕوا بەڵام من شێوازی کۆپلەکانم گۆڕیوە بڵێن ئاوازەکە بە شێوازی کۆپلەکان دەستکاریم کردووە بەڵێ فەرموو فەرموو
بەبیری پیسی گڵاو نەکای خۆت بخەیتە داو بەبیری پیسی گڵاو نەکای خۆت بخەیتە داو ئیسلامە داشکرایە ڕووناوەک تیشکی هەتاو ئیسلامە داشکرایە ڕووناوەک تیشکی هەتاو بە بەرنامەی سەرزەمین لە دەست دەرنەکەندین بەبەرنامەی سەرزەمین لە دەست دەرنەکەندین قورئان بکە ڕێبازێ بابێ باش نەبی لە ژین قورئان بکە ڕێبازێت بابێ باش نەبی لە ژین قورئان بکە ڕێبازێت بابێ باش نەبی لە ژین نەکەی بەبی بەقەڵغان بۆ دەستی کوفری جیهان نەکەی بەبی بەقەڵغان بۆ دەستی کوفری جیهان وەرە سڕێی محەممەد پێشراوی قافڵەی جیهان وەرە سڕێی محەممەد پێشراوی قافڵەی جیهان وەرە ڕێی کوفر نەگریتە لە سۆز نەبی بەری وەرە ڕێی کوفر نەگریتە لە سۆز نەبی بەری خدا لە خۆت ڕازیکە با بە ئیسلامی بمری خدا لە خۆت ڕازیکە با بە ئیسلامی بمری خدا لە خۆت ڕازیکە بە موسڵمانی بمری بەرەو هەڵدێرینەمان مەڕۆ کوردی مسڵمان بەرەو هەڵدێرینەمان مەڕۆ خەڵکی مسڵمان وەرە دڵت ڕۆشنکە بە نوری پاکی قورئان وەرە دڵت ڕۆشنکە بە نوری پاکی قورئان وەرە دڵت ڕۆشنکە بە نوری پاکی قورئان دەمت خۆشە ماشەڵڵا سرودێکی حەماسیانە و عەقیدەیانە بوو خی گەورە سەربەرزت کا و زۆر زۆر واتادار و زۆر زۆر جوان بوو کاک مێردیان یاخوا بەخێر بێی زۆر زۆر خۆشحاڵ بووی بەدیدار و بەگوێگرتن لە جەنابتان مەمنون وەڵام من حەزم لێ بووە کورتی ئاماژە بە شتێک بۆم ئەم ڕەمەدانە بە هیوا بووم کە چەند بەرهەمێک تۆمار کەم لەگەڵ چەند کەسێکە هەوڵم بەڵام بەداخەوە نەگونجا ئەم سرودەژێکی بوو لە سرودانەکە بەتەواو تۆماری کەم ئینشەڵڵا بۆ ڕەمەزانی ئایندە ئەگەر ماین و عمری ئەمانەتمان باقی بوو ئێمە بەرنامەیەکی تر لە کەشوهەوایەکی ئیمانی ڕەمەزانیا بین و ئەو کاتە بە شێوازێکی جوانتر بەڵکو ئەو بەرنامەی ئێمە بێتە یەکێک لە بەرهەمەکانی جەنابت و بۆشت بخرێتە سەر سیدی و بڵاو بکرێتەوە ئەوە ئینشەڵڵا بەڵێن بێ و بۆ ڕەمەزانی ئایندە ئەگەر ماین و خی گەورە عمری ئەمانەتی پێبەخشین ئێمە بەرنامەیە لەگەڵ جەناب تا قەرزاری زۆر زۆر بەخێر بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوون خۆشەویستان هاوکارمان راپۆرتێکی لەسەر خولەکانی وێنەکێشی بۆ ئەنجام داوین پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین و پاشتر دەینەوە لاتان شارێک شاری نالی بێت هەر چاوەڕوانی ئەوەی لێ دەکەیت دانیشتوانی زیێدەکەی هەمیشە لە خزمەت ئەدەبوو ئاوێتەی سروشت بن بەشێک لە هونەرمەندانی شێوەکاری لە شارە زۆر بە ئامانجی زیاتر خزمەتکردنی هونەر و ڕازاندنەوەی دیواری سەر ڕێگا سەرەکیەکانی شارەکە کۆمەڵێک لە شاعیرانی نوێ و کۆنیان نەخشاندووە ئێمان نزیکەی 5 ڕۆژەڵ ساوین بەم کارە ئەمە کارێکی هونەری شێوەکاریە لەسەر دیواری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری شارە زۆر ڕاستیەکەی دوو ئامانجمان هەبوو یەکێک لەو ئامانجانەوە بوو کە کاری هونەری شێوەکاری بناسێنین بە خەڵکی شارە زۆر هەرچەندە کاری کەمان کرۆ پێشانگامان کرۆتەوە چەندین جار بەڵام ئەمەیان جیاوازە لەبەرەوەی ئەمە لەسەر شەقامێکی سەرەکیە ڕۆژانە خەڵک لێرەوە تێپەڕێت و ئەڕواو ئەبینێت خەتات فەرموو کە خۆشە چین و ماچین کاری ئەم دوو هونەرمەندە شێوەکارە خۆبەخشانەیە و جگە لە هاوکاری ئیداری و معنەوی سەنتەری ڕۆشنبیری قەزاکە هیچ لایەنێکی حکومی ئەرکی تێچووی ئەم پرۆژەی لە ئەستۆ نەگرتووە ئەو ماتریاڵانە ماتریاڵی ئاویە
ماترۆکی زۆر سادێ ماترۆکی ئاوی بە سادە شتێکی ئاسایی کە لە دوکانەکانە هەیە ئەنجامانداوە لەبەرەوەی کە توانامان نەبوو ڕۆشنبیری توانای نەبوو محدود بوو سنووری مالی ڕۆشنبیری محدود بوو نەیەتوانیەوەی کێمەمانەوەی دابینی بکە بە کولفەیەکی زۆر کەم ئێمە ماتریاڵەمان کڕی ئەو گواخانەمان کڕی قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی خەیکی شارەزا بە هەموو شاری شارەزور وشیار محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ شارەزور دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان وەگاگادار بوون هەر لە سەرەتای بەرنامەکە واتە تەوەرە وەرزشی و هونەری و ئەدەبیەکەوە تابلۆ کێشێکی دەستڕەنگین وێنە کێشێکی جوانکار لە نێو بەرنامەکەدا بوو بەرنامەکەی بە کۆمەڵێ هەم لە تابلۆکانی بۆ ڕازاندینەوە هەم خۆشی سەرقاڵی کێشانی یەکێک لە تابلۆکانی بواری سروشت بوو کە لە یەکێک لە ناوچەکانی کوردستان وەکۆڵی وێنەکەی سەر لە نوێ کێشایەوە بەڕێز بەهرۆز محەممەد وێنە کێش و تابلۆکێش وەکۆڵێت تەوەری سێمی بەرنامەکەمان بۆ تەواوەکە بە قسەکردن لەسەر ئەزمون و کارە هونەریەکانی خۆی مامۆستا بەهرۆز زۆر بەخێر بێی دووبارە سپاس بۆ ئامادەبوون و دەست خۆشیش لێکەین بۆ کارە جوانە لە پێشی هەمویانەوە ئەوەی کە لە نێو بەرنامەکە کێشاد ماشەڵڵا زۆر جوانە بەڕاستی دووبارە من سپاسی جەنابتان و شەشە جوانەکەی پەیامەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە کە بەمتان بەخشی وەکو هونەرمەندێ لە شارە زوورەوە بەشداریم کرد لە ئەمڕۆی بەیانیانتانە و خێر بێ خۆشحاڵ بووین ئێمەش کە لە هەڵەبجەی تازشە تەشریفتان هێناوە باست لەو وێنەیە کرد وتەی سروشتە تا چەند بەڕێزت عاشقی سروشتیت و زیاتر گرنگی بە وێنەی سروشت دەدەیت وەڵاهی پێم وا بێ هەموو هونەرمەندێ سروشت جوانێکی تایبەتی لە ناخیا دروستەکە دیارە ئەمە هەموو ئیلهامێک و هەموو هاڕۆنێکێکی ڕەنگەکان ئێمە لە سروشتەوە وەرەگرین کام سروشتەی جوانەی کوردستان بەلای تۆ دڵگیرە و کاری تێ کردویت و وێنە و لەسەر کێشا وەڵاهی سروشتی کوردستانی تر هەمووی جوانە من پێم وا بێ ناتوانم شوێنێ دیاریکەم بەڵامی تر هەورامان لەناو هەر هەمویا بناو بانگە جوانەوەیش بەخۆشیەوە شەوتم بە ئاماژەیەکی ئەو وێنێت پێشتر ئاماژەت پێکردی سروشتێکی لای خۆمانە شارە زوورە دیارە چەند هینێکە مانگایەکە و سروشتێکە لە شارە زوورە سەگێکیش پاسەوانیان بەڵە شوانێکە ئەوە زووتر دروستم کردوەوە وێنێ تەواو بووە کاک بارەزیان نەخێر ئەمە تاو نەبووە ئەمە ئیشم لەسەرەکەی تر کاکە جەلال وتی پێمان خۆشە لە استودیۆکە ئیش هێشتانی ماوێتی بەڵە ئیشی ماوە هەمیشە هونەرمەندانی ئێمە غروپ و خۆراوابوون بەشێکە لە کارە هونەریەکانیان لە شاشەکەەوە بینیم یەکێک لەوانە پێم وایە بێ خۆراوابوونە خۆراوابوون لای تۆ چیەگەنەوە بۆچی خۆراوابوون ڕاستە فەرموویت من خۆم دڵم زۆر بە وێنەی غروب بکرێتەوە دیارە زۆر لە تابلۆکانم غروبم کێشاوە بەڵامەوە دانێکیان هێناوە بۆ کاتە تابلۆی زۆرترت دەیە بەڵێ هەر لەسەر دیواری بەڕێبەراتی ڕۆشنبیریش لە شارە زۆر غروب یەکەم کێشا ئێستا چەند تابلۆت هەیە کە کێشا بێت بە تەحدیدی ناتوانم دیاریکەم بەڵام ئەوەی کە ئێستا حاضر هەم بێت لەبەردەستی خۆما بێ نزیکی 50 تابلۆ کات بەڕاز یەکەم وێنەی کە کێشا دەستت بە وێنە کێشان کرد ئەگەر بیرت بێت چی وێنەیەک بوو واللهی پێم وا بێ یەکەم وێنەکە کێشام ساڵی 1993 بوو لەگە باوکما بووین ماشەڵڵا 25 ساڵ بەر لێ ئێستا بەڵێ ئەوە سەرەتایی فێرکردنم بوو هەوڵدانێک بوو لایەن باوکمەوە کە کاتە باوکت و بنەماڵەکەت کاریگەریان لەسەر جەنابەت هەبووە من وەکو پێشتر ئاماژەم پێکرد باوکم خۆشنووسێکی کۆن باوکت لە ژیان ناماوە هیوای لە ساقی بۆ خوازێ ئێستا ژەر بەردەوامە هەر خەریکی کاری خۆشنووسی و شێوەکاریە کار بەهرۆز ببوورە ئەبینم ئەم وێنێت لەگەڵ وێنەکانی ترا لە ڕووی ڕەنگەوە جیاوازیەکێ ئەم وێنێت چۆن کێشا و ئەگەر باسێکمان بۆ بکەی بزانین چ ڕەنگێکە بەکارهێنا دیارە هەرکام لە تابلۆکان بە تکنیکی تایبەت بەخۆی کراوە من لە ڕێبازی کلاسیکە ئیشەکەم واتە ڕیالیزمی ئیشەکەم من ئەوەی کە واقع بێن نەقڵ یەکەم دیارە لەگەڵ ڕێز و احترام بۆ هەموو مەکتەبەکانی تر وەکو بەستراکت و وەکو تەجرید و وەکو کوبیزم بەڵام من خۆم و هەستەکانی خۆم لە مەکتەبی ڕیالیزمە بینمەوە چونکە ڕیالیزم سەرەتایی هەموو قۆناغەکانی هونەر لە ڕیالیزمەوە دەست پێەکە ماتریاڵیم ئیشە بە فەحم کراوە بە فەحمی ڕەش و سپی ئەمە سکێچێکی یۆنانە کۆنەکانە ئەرەستو و ئەفلاتون و ئەمە خۆی پەیکەرێکە لە ئیتالیا هەیە چەندین شێوەکار و چەندین کەسی بە توانامیشەی ئەنجام داوە وەکو سکێچ
بە لایف ئیشیان کردووە منیش دیارە لە پیجی شێوەکارەکانە لە خوێنکارەکانی مۆسکۆ دەرەمێناوانی کە خوێنکارن لە هونەرە جوانەکانی مۆسکۆ منیش حەزم کرد وەکو ئەوەی کە کۆنتاکتم هەیە لەگەڵیانە ئەم ئیشە دووبارەکەمەوە نزیکی 20 سعات ئەمە ئیشم لەسەری کردووە ئەمیشیان تازە تەواو بووە 20 سعات ئیشم لەسەری کرد. ئەو وردەکاریانت چییە لەم وێنەیە کە ئەوەنە کاتی بووێت باسی لەواکی کە 20 سعات واللهی ئەو کاتوانێت ئەم وێنەیە تەواو بکەیت. آخر هونەری شێوەکاری تۆ جاری وای ڕۆژی وای ئەمە چین دانیشین هەر تااقەتت نێ ناتوانانی ئیشکی ئەمە بێت لە ڕەمەزانیشەوە خەریکی بەڵام 20 سعات بە سعات دەتوانم بڵێم 20 سعات یعنی هەمووی کۆکەم و 20 نەگەوەی کە بڵێ 20 ساعتی ڕۆژێک نەخێر لەوانەیە ڕۆژی وایە سعاتی ئیشم لەسەری کرد بێت. ئەو موادانەی کە تێیدا بەکارهێناوە چی؟ بە کۆنتە ئیشم کرد لەسەری واتە بە فەحمی ڕەش و فەحمی سپی لەسەر کاغەزی شتنباغی ئەڵمانیە واتە ئەمە شتێکی لە ڕووی ماتریالەوە شتێکی هینە مۆدرنەیە و شتێکە کە ئەمێنێتەوە بە چەندین ساڵ لەبین ناچێت. مامۆستا بەرۆز باز لەوە ئەکرێت کە وێنەکێشان چاو لە وێنەکێشانە زۆر سەرنجڕاکێش و کاریگەرە. ئەگەر وێنەیەکی ستروش بکێشی لە ستروشدا چی کاریگەرە چی سەرنجڕاکێشە بێت لە وێنەیە؟ ئێمە ئەگەر بە ئەکادمی سێری هونەری شێوەکاری بکەین لە هەموو چوارچێوەیەکە لە هەموو کۆمپۆزیسیۆنێکە تۆ نقطەیەکی ئاڵتونیت هەیەواتە نقطەیەکی زیێڕینی پێوترێ لە فەیسی ئینسانە ڕوخساری ئینسانە چاوێتی واتە تۆ بێت زۆر وریایی دروستکردنی چاوەکان بیت بەڵام لە سروشتی شاشۆنێکی دیاریکرااو نییە تۆ بڵێ شاخێکە یا خۆرێکە ئیترەوە بێ کۆمپۆزیسیۆنی ئەو تابلۆیە هەڵسەنگانی بۆ بکەی بزانانی ئەم نقطە ئاڵتونیەکەتی کوێی ئەو تابلۆ جاری وای لەوانەیە کێوێک بێ جاری وای لەوانەیە دەریاکە بێ جاری وای لەوانەیە بۆ نمونە چەند خانوویەک بێ لەو لادیاکە دروستیەکەیت. هیچ وێنەیەکت بۆ حەزوو یان بوونە هی خۆت کێشاوە نەخی خودی خۆت شتێک بێ حەزوو خولیای خۆت و بێ حەزت کرد بە بیکێشی. زۆربەی وێنەکانم کە ئیکێشم ئیتر چ ئەوەی کە هی هونەرمەندێکی جیهانی بێواتە ئیشێکی سەخت بێت یعنی هەموو کەس دەرەقەتی نێت کە حەزی لێ بکەم ئیکێشم من هەر وێنەی بیکێشم حەزم. جیاوازی لە نێوان ئەو وێنەی کە منێک داوات لە یەکەم وێنەیەکی پێشەوە قازی محەممەدم بۆ بکێشی لەوەچە خۆت بانە قازی محەممەد کەسایەتێک بێ لەوەچە تۆ حەزت پێی نەبێ یان بۆنە نەیناسی خۆشت نەبێت لە دڵ و دەروون تا هیچ زانیاریەکت لەبارەیەوە نەبێت لەگەڵ ئەو وێنەی کە خۆت بە حەز و خولیا و تاسەمەندیەکی زۆرەوە هەم خۆشەویستی خۆت هەم زانیاری لەبارەوە هەیە وێنەیەکی کێشێ جیاوازی لەناو ئەم دوو وێنە ئەبێ بەدنیای و جیاوازی بێت چونکە لەم قۆناغیانە ئەچێتە بابی تیجارەتەوە واتە من وەکو بیزنسمانە ئیشەکەم بۆ جەنابە بڕێ پارەم بەدەیتێ من لە بەرامبەر ئەو بڕەپارە ئیشەکەم بۆ بژێوی دابینکردنی بژێوی خۆم بۆ جەنابێت. نرخی تابلۆکانت چەندن؟ وەڵاهی من تابلۆکانم کەمترینی و زۆرترین من لە $100 ئیشم کردووە هەتاوەکو سەر و $100. هیچ تابلۆیەکت هەیە کە ڕنگدانەوەی ناخی خۆت بێت؟ بەڵێ تابلۆی زۆرم هەیە ئێستا لە گەلەریەکەمان لە بەڕێبەراتی ڕۆشنبیری شارە زۆر چەند تابلوێکم هەیە کە بە مناڵی کۆمەڵە سەختی و ناڕەحەتی لە ژیانمان هەبووە کاتێککە ئاوارە بووین لە شاری سنە ئیتر لە ئۆردوگایە و لە ناو خێمەیە و بە هەژاری دروستم کردووە تابلوانە هەتا ئێستا ماونەتەوەنەوە لای خۆم هەڵم گرتووە. ئەڵێن هەموو بەرهەمێکی ئەدەبی و شعری و هوەری خاو ئەو کەسی کە دروستیەکە یا ئەو کەسی کە ئینووسێ وەکو منداڵ سەیریانەکە خۆشەویستن هەمویان بەلایەوە ببێت جیاوازی تۆ وێنەی دواتە بووە کە دوای کێشانی بەدڵت نەبوو بێت ڕاند بێت یا فرێتدا بێ یا بۆ منە هەر بۆکو ئەزمونیش بێ هەڵی یەگری. وەڵاهی من ئیتر ئەوەی کە توانام هەبێت لە وێنەکانە دروستی کەم دڵم نایەوێت ڕێنم چونکە بە حقات ئیتر من توانام ئەوە نەبووە ڕەنگە لە ڕووی هونەریش و لە ڕووی تکنیکی هونەریش و لاواز بوو بێ وەکو پێویستنەوەی بەڵام هەر دڵم نەهاتووە. کەواتە ببوورە هیچ وێنەیەک هەیە کە قدرەتت نەبێ بەسەریدا و نەتوانی بێت دروستی بکەیت وەکو خۆی دەیت. من وەکو باسم کرد کۆمەڵێ بۆ نمونە لە بەرگرتنەوە ئەەکەم هی هونەرمەندە ناو دەرە جیهانەکانە جاری وایە میشە زۆر زەحمەتە واتە لە ڕووی تکنیکەوە لە ڕووی ڕەنگەکانەوە قورسە ئیتر ئەوە نییە بڵێ وازی لێ ناهێن. لە کووردا بەچوو وێنە کێشێک زۆر سەرسام بووی ئایا لە کۆنا بوو یا لە ئێستاە؟ من ئەوانەی کە لە خزمەتیانە بووم و مامۆستا بەڕێزانەی کە شانازی ئەوەشم هەبووە پێشانگاشم لەگەڵا ناکردوێتەوە دانێکیان ئێستا هەرماوە کاکە هادی زیادینی لە شاری سنەیەکە یەکێکە لەو کەسانی کە من زۆر پێ سەرسام و زۆریشم خۆشەوێ و بە شانازیشەوە وەکو قوتابیەک لەگەڵای پێشانگام کردوێتەوە بەڵام لە کوردستانی خۆماندا لەگەڵ مامۆستا عەزیز سەلیم لە شاری هەولێر پێشانگای هاوبەشمان کردووە لەگەڵ مامۆستا ئازا شەوقی لەگەڵ مامۆستا عەلی لەتیف
پێشانگام هەبوو مامۆساعیلەتی لە ئاوەریەکە لە شاری سەقز پێشانگام زۆر باشە مامۆستا بەهرەز چۆن ئەم تابلۆیانت عرض دەکەی بۆ نمونە ئەگەر من حەز لە تابلۆیەکێ بکەم شوێنێکی تایبەتی هەیە کە کەسێک سەردانێ بکە بۆ ئەوەی سێری وێنەکانێ بکات بەڵێ ئەمە لە هەڵبجەی تازین من خۆم خەڵکی سلێمانی بەڵام سوپاس بەخوا شانازی ئەەکەم کە ئێستا لە شارە زورم ماوەی 10 ساڵە فەخریشەکەم بەڵام شارە زوریم لەو شارەیە دوکانێکم هەیە سوپاس بەخوا ناسراوم ئیترە دوکانە هەم بۆ بژێوەیەکی ژیانی خۆم هەمیش کە با ڕازگۆ بم لەگەڵتانە یعنی وەکو پێویست ئیشی نییە بەڵام هەر لەبەرێکە لە هونەرەکەمدا نەبڕێم من ناتوانم بێزگەر لەم ئیشێکی تر بکەم ئیتر لەوێ کۆمەڵە تابلم هەیە و لەگەڵ ئەوەشە گەلەریەکمان هەیە لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاک محەممەد خۆرماڵی لە بەدەمەوە هاتن و وەکۆڵێ پێشوازی خەڵک لە کارەکان بەتابەت لە کڕینە ینی ئێستا هیچی تێ ناچێن بڵێم ئەم وێنەیە جوانە و ئەمە بەڵام خەڵکی وامان هەیە لەوە چێ 50 وەرەقە 60 وەرەقەدا بە قەنەفە بە کەوانتر بە قاپقاچاق بەڵام لەوە چێت تابلۆیەک لە دیوەخانەکانە بێ لە ژوورەکانە بێ ئەڵیواسەکە میوانێکی دێ ینی لەوە چێ سوود لە قەنەفەکان نەبیێت بەڵام ئەتوانێت بە مانزەرەیەک بە دیمەنێ بە تابلۆیەک دڵودەونی میوانەکەی خۆش بکە زۆر جوان دیارە ئەمە باگراوندێکی فکری ئەوێت باگراوندێکی ڕوحی ئەوێت ئێستا من چوین سەردانمان کردووە جارێکیان بەلای بەڕێز پارێزگاری سلێمانی داوەتکردیان سەردانمان کرد چوومەوە سێرەکەم کۆمەڵە تابلۆ هەڵواسرا بۆ باوەڕکە ئەگام لە هیچ نەمار خەریکی تابلۆکان بووم لەگەڵ هاوڕێکانمان لە ڕۆشنبیری شارە زور ئەمە باگراوندێکی فکری و هونەری ئەبێت ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکرێ بەداخەوە ئەمە ناڵم هەر نییە بەڵام زۆر کەمە لە لای ئێمەیە ئەوەنی کە خو ئەدرێ بە کەرەستەکانی ناوماڵ خو نادرێ بە تابلۆیەکی شێوەکاری ئێستا بۆ نمونەیەکی بێ بڵێ بۆ بڵێ 100 دلاری پێ بەڵێ جا خۆشم ئیساخێک یا فۆتۆیەکەگرم 10,000 پێم 15,000 پێم هەر هەمان ئیش ئەو واتی ئەگالی بەڵام ئەوە بەداخەوە لای ئێمە زۆر کەمە بەشداری و لە چەند پێشانگایە کردووە من پێشانگای هاوبەشی زۆر بەشداریم کردووە لە دەروی وڵات لە ناوی وڵاتیش بەڵام وەکو تایبەت تا ئەسا نزیکی 5 بۆ 6 پێشانگای تایبەتم سەرکەوتوبی هیچ وێنەیەکە هەیە کە لە لای خۆت زۆر تایبەت و سەرنجڕاکێش و خۆشەویست بێت ئەرەوەڵا هەمە وێنەی چییە؟ وێنەی ئەسپێکە دروستم کردو لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری لە گەلەریەکەمانەیە دیارە چاوەکانی کۆمەڵێ قسم لەگەڵاکە زۆر جارە و تابلێکی زۆر تایبەتە فۆتۆی وێنەی ئەسپێکە من ئەسپم زۆر خۆشەوێت لە نەکان ئەنجا کە دروستم کردو لە بەرەوەی کە ئەسپیش توانایەکی تایبەتی واتە شێوەکار کە خۆشەویستترین تابلۆی خۆتە توانە بڵێم یەکێکە لە تابلانی کە زۆر جەنابەت فەرمووت کە باوکت تەندروست و لەش ساغ بە ئینشاڵڵا کاریگەریەکی زۆری هەبووە لە بزواندنی بەهرە و توانە و دەستڕەنگینی جەنابتە تۆ چ کاریگەریەکی لەسەر منداڵەکان دەبووە بەتابەت لەوانەی هونەرە لە وێنە کێشانە زۆرجار لە کۆمەڵگەی ئێمەیە مامۆستایەکی ئاینی یا سیاسیە یا شاعیرێ دەڵێ هەوڵ ئەدەم منداڵەکان بە ڕێچکەی منە نەڕۆن چووکە ئەم پیشەیە بۆ من لەوە چێمای ناڕەحەتی و ئازاری دنیایی بوو بێ تۆ ئەم ڕێگریت هەیە بۆ منداڵەکان وە تا چەند کاریگەری لەسەر منداڵەکان بە پێچەوانەوە من ئاواتەخوازم من کوڕێک و کچێکم هەیە کاکە شاریار و تابلۆ زۆر سپاس دەکەم ناوی تابلۆ یەکچەکە کچەکەم ناوی تابلۆیە هەر بەبوونی تابلۆکان و ناوم ناوە تابلۆ تەمەند درێژ بێت زۆر سپاس دەکەم اینجا زۆریشم خۆشەوێ تابلۆکیانم زۆر خۆشەوێ دیارە ڕنگدانەوەی منی زۆر لەسرە هەر لە ئێساوە لەو گەلەریە کە ئێمە هەمانە لە ڕۆشنبیری لە شارە زور لەگە کاک محەممەدا ئیتر ئەوی شوێنەکانی کێشێت وڵێ ئەبێ هەر بۆم هەڵواسی تر باوەڕەکەی بڵم لەوانێ بڵم لایەک لە ئێرەکە هەمووی ئیشی دەستی وێنە کێشانی باشە هەوڵی لەگەڵ ئادەم زۆر باشە ڕەنگەکانی پێڵێم بەڵامی تر وەکو سەرەتای مناڵێکەوانە لە کوبیزمایشەکەن زۆر باشەی وای سەرکەوتنێ بۆ خوازیین وای بەردەوامیت زۆر سپاسی شەکەن کە ئامادە بوویم کاتی خۆت بێمە بەخشی مادومان کردی دووبارە بەس پێم خۆش بوو ئاماژەیەکی کورتکەم بە ئەو چالاکی کە لە شارە زۆر کردومانە لە بەڕێبەراتی ڕۆشنبیری پرۆژەی ڕەنگەکانمان ئەنجامدا دیارە ئەمڕۆ قەراروا بوو هاوڕێی خۆشەویست و شێوەکارم کاکە محەممەد خورمانش لێرە حاضر بووایە ئەمڕۆ پێشانگایەکی تایبەتیە بۆ کاک محەممەد بەیەکەوە پرۆژانەمان بۆ یەکەمین جار لە هەڵەبجەی تازە ئەنجامماندا بە خۆبەخشانە سپاسی کاکە بە مۆش ئەەکەم کە پاڵپشت و هاوکارمان لە ڕووی معنەویەوە نەک لە ڕووی مادیە بەڵام هەمیشە ئەوی پێمان کردی شەڵا لە خزمەت ئامادەبوون و بە هیوای بەردەوامی و کاری وەڵە بەڕێزان کۆی بەرگەوە بەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینی پێتان شادەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لە پەنای خوادا بن خواتان